بەڕێزان سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین. خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێدا دەبین و میوانی ماڵەکانتان بۆ هیوای پرۆگرامێک بێت پڕسوودی زانیاری بێت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و لەگەڵمانە بمێننەوە. خۆشەویستان بۆ ئەم ئێوارە باز لە کتێبی فەرهەنگی زاراوەکانەکەین کە سێ بەش لە خۆگرێت لە نووسین و ئامادەکردنی سەروەت تۆفیقە. کاک سەروەت لە فەرهەنگێکی لە دیوانێکی شعریەوە هەنگاوی ناوە بۆ کتێبێکی فەرهەنگی، ئەمانێت باز لە ئەم فەرهەنگە بکەین و گرنگی ئەم فەرهەنگە بزانین لا چیایە. کاک سەروەت زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. کاک سەروەت جگەلەوەی کە نووسەرە، ڕۆژنامە نووسێکی سەرکەوتووشە و لا چەندین بۆی ڕاگەاندنیشا کاری کردو. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک سەروەت، ئەمە یەک سەرەتا باس لەوە بکەین بۆچی فەرهەنگی زاراوەکان لە سێ بەش پێک هاتووە، یاسایی و ئابووری و ڕامیاری. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان بۆم دەرفەتە کە من نەتوانم باسی کتێبەکەم بکەم. زۆر سپاس. ئەلبەتە فەرهەنگی زاراوەکان بۆ من کە سێ بەشە بەڕاستی لێت نەشارمەوە، هەر زۆر بە سادەیی پێت بڵێم. من پڕ بەدڵ حەزمەکە سێ کتێبی جیاواز بووە، بەڵام لەبەر تێچوون و تەکالفی زۆری ئەوەی کە لە بواری چاپ و ئەوانەیە شارەزایە زانێت کە بەڕاستیەکە بیکەی بە سێ کتێب ئەلبەتە تێچوونی زۆری، بەڵام بۆ من ینی دوای ئەوەی کە گەڕانێکی زۆرم کردووە بەو کتێبخانانەی کە هەبوو لە شارەوە بەبەسم بستەیمانیە، بۆ من بەڕاستی جێی تێبینی بوو کەەوە بوو کە فەرهەنگێکی یاسایی لەم جۆرەی کە من کردومە دەوڵەمەند بەم بابەتانە نەبووە. ئەلبەتە بۆ من هەم جێی پرسیار بوو کە بۆ تا ئێستا لەم جۆرە نەکراوە و دواتر و بەشی ڕامیاریەکانیش کە لە بازار ڕاهبووە بڵین ئەوەی کە سیاسیەکان زۆرێک لە برادرانی پێش من کردویانە بە سوپاسەوە کە من بۆ خۆشم لەمەیە هەندێکیان لەو بابەتانم کە دەستکەوتو کردمە بەسەرچاوە، توانم بڵم زۆرینەیانم کردەوە بەسەرچاوە لەو فەرهەنگە سیاسیانی کە هەبووە. بەشە ئابوووریەکەشی ئەلبەتە ئەویش هەبووە، بەڵام زەمنێکی زۆری بەسەراچووە، یعنی فەرهەنگی ئابووری هەبوو لە بازاڕە، بەڵام ئەویش بڵین زیاتر لە 8 ساڵ 7 ساڵ بۆن ئەوەنەی بەسەراچووە، ئەگەر من بڵین ئەگەر زیاتریش نەبوو بێ. بۆ من فەرهەنگی یاساییەکە بۆ من زۆر ئەوە بوو کە من گرنگیشی تایبەتیم پێە، ئەوش لە بەرخاتەوەی کە خۆم تەلەبەی قانونم لە پۆلی یەک لە جامیعە بەڕاستی هەموو کەس کە وەرەگیرێ لە کۆلێجێک حەزەکا بزانێ مادەکانی چییە خوێنن، بۆنە ساڵی یەکەم چییە، دووەم چییە، سێم بەڵێ بەرچاوڕوونێکی بێ. ئەنی من بەڕاستی دواتر هانام بر بۆ ئامۆزا و پورزا و بۆن ئەوانەی کە مەحامی بوون ئەو بەڕێزانی کە خزمی من بوون، یان هەندی هاوڕێی برادرم بۆی بزانم یاساییم بزانم چی ئەخوێنم، منهەجەکانم چین. بەڵام من وام نەکرد لە ئێستا من وتم با من کەواتە ئەگەر خەڵکێک ئەم دەرفەتەی نەبێ ئەبێ عنی ئەو چۆن تێبگا، من وتم نەخێرە بێ شتێ بکەم بۆ دوای خۆم کە هەندێک لەو هاوڕێ و خوێندکار و برادرانی کە لە خوازیاری خوێندنی یاسان بۆی بتوان شتێکیان هەبێ کە منهەجی بێ، کە بزانن یعنی لایانی کەم سەقافی هەم یاساییان زیاتر بکەن و هەم بشزانن لە ساڵانی ئایندەیە چیە خوێنن. کەواتە ئەومان سەگاجێکی پرسیارە چگە لە خوێندکارانی یاسا کی کە سوود لە ئەم فەرهەنگە وەرەگرێت؟ من ئەگەر بەس باسی بەشە یاساییەکەم بکەم ببوورەمێ ئەو نەتەواو بکەم جوای پرسیارەکەی تریش بەمەوە. دواتر من ئەمەم کە کۆ کردوتەوە لە پۆلی یەشی زان کۆمانەوە هەتا وەکو پۆلی 5 بزایدەن ئەو سەرچاوانی مامۆستا بەڕێزەکانم کە بە سوپاسەوە دەرزیان بە من وتووە هەمویان هاوکاری ئەوەیان کردوم بۆ نمونە بەحسی ماستەریان یان بۆ نامەی دکتۆراکەیان ناوە بە من ئەوەی کە هەیان بڵین چاپی کردبێ یاوێتی بە من و منیان پێشنیاری زاراوی تری بۆ کڕم کە بیکەمە ناوە من کردومە. ئەمە بۆچی؟ ئەمە تەنها بۆ خوێندکارانی یاسانیە، بۆ هەموو کەس هەر کەسێک سەقافی یاسایی هەبێ پێم وابێ کەمتر هەڵاکە، پێم وابێ ئاشتی کۆمەڵایەتی زیاتر بەدیێنرێ، پێم وابێ هەر زۆر خۆشە لە مەجلیسێکا دانیشی تۆ بزانی بۆ نمونە عەفوی عام چییە، عەفوی خاص چییە، بۆ نەبزانی جەرایمی غێر عەمدی چییە، جەریمەی عەمدی چییە، ینی زۆر لە بابەتی نەزانی بەشێک بزانێ. تۆ لایانی کەم من ئەتوانم بڵێم بۆ ئەم یاسایان طبعا من وام کردووە لە هەر یەکە و لە کتێب و لەوە هێناومە، بەڵام لەبری من کۆکردنەوە ئامادەکردن نەک نووسینی خۆم بێ، بۆیە
کە من ئەمانم کۆکرۆ و ئامادەم کردووە لە بەرخاتری کە من شتەکەمەکە بم بە خوێندکار شتەکەمەکە بم بە خەڵک کە تۆ مەیزانی کە تو دوایە تۆ ڕغبەتی خۆیتی ئەڕواتە ناو قوڵایەکەیان زیاتر من بۆ بەشە ئابوووریەکەی من پێشتر زانکۆی سلەیمانیم تەواو کردووە بەشی ژمێریاری بە سوپاسەوە بۆ ڕاگری کۆلێجەکەم کە دکتۆرە بەسیرە بووە بە سوپاسەوە کە هاوکاری کردوم بۆ ئەو بەشە لەو بەشەیە من بە پێشنیاری ئەو لەگەڵ ئەو سەرچاوانی کە بەردەست بووە ئەویش لە ژمێریاری لە بانک لە مارکێتین لە ئابووری هەمووی ناوناوە ئابووری و چەمکەکانم کۆکرۆ کە 173 چەمکە و من بە ئەوەشم لە یاد نەچێت لە بەشە یاساییەکەیە من 252 بڵێن چەمکە ئەو 252 بۆکو باسم کرد مامۆستایانی یاسام لە دکتۆر زانا جەلال کە عامیدمانە و دکتۆر ئیسماعیل نەجمەدین دکتۆر سیروان دکتۆر بەمۆ دکتۆر دانا ئەمانە زۆر هاوکار و پشت و پەنام بوون و ناویشیانم هێناوە کە لە بەشە یاساییەکە زۆر سوپاسیانەکەم بە تایبەتی دکتۆر ئیسماعیل کە بەڕاستی پێداچنەوەشی بۆ کردووە لە بڕی بەڕاستی من هەمیشە کاتێک هەر بەرهەمێ چاپەکەم کە یکەمە بەردەستی خوێنەر من لەوان زیاتر ئەترسم ترس لە چی لەبرەوەی ئەمەوێ خوێندنەوەی تری بۆ کرابێ اینجا بچێتە بەردەستێکی تر نەوە خوانە خواسە زانیارێکی غەڵەتی دیابێ دوایی بۆ من جێ ئەوە بێ بۆ چۆن تۆ غەڵەتێکی وا بەسەر تاتەیە پەڕێ بۆیە ئەگەر دووسێ کەس بیبینێ لە شارەزاتر لە من کەمیان پرۆفیسۆری یاریدە دەر و پرۆفیسۆر و مامۆستایەکی یەکجار زۆر شارەزان لە بواری یاسایە بۆیە من پێم خۆشبووە بۆ ئابووریەکە ژوان کردووە بۆ بوارە ڕامیاریەکەش من 5-6 ساڵ سەرنووسەری گۆڤاری کوردستان دیبلۆماتی بووم لە دەستگای ئایدیا بۆیە خوێندنەوەی یاساییم ئەوە بە بەردەوامی هەبوو جگەلەوە من ئەم چەمکە ڕامیاریانە لە بیرمە لە گۆڤاری ئایدیا بڵاومە کردەوە بە سوپاسەوە ئەو دەرفەتە کاگەنوەر بۆ منی ڕەخساند بوو کاگەنوەر حسێن کە سەرۆکی دەستگای ئایدیایە لەوێ بۆ منی ڕەخساند بوو کە بۆچی من هەر جارێک کە دەرئەچوو ئەمتوانی بەشێک لەم چەمکانە لە ئەخیری لاپەڕەکەیە بووی دانام بوو ئەوەی کە خوێنەر شارەزایی و ئەوە بڵین زیاتر بە زاراوە سیاسیەکانە بێ ساڵی 2011 بۆ 2000 بڵیمە بەسم 11 بۆ 12 بوو پێم وابێ من ئەمەم کردووە دواتر بیرمە کردو بۆ من ئەمە دەوڵەمەندتر نەکەم بۆ کۆی نەکەمەوە بۆیە ڕامیاریەکەش بە هەمان جۆر کە خەڵکیی وەکو مامۆستا سابیر هاوکاری کردوم وەکو کاگەنوەر خۆی هاوکاری کردوم و زۆر خەڵکی تر بەڵام لە هەموو بەشەکە من زیاتر پێوی ماندوو بووم لە بەرۆی بەڕاستی لە بە دوای گەڕان و سەرچاوێکی زۆرە حەزم ئەکرد کە ئەوەی هەیە من بتوانم چه ئیزافەیە بکەمە سەر ئەوەی کەوی کە لە بازار ڕاهەیە لە بروی هەیە فەرهەنگی سیاسی لە بازار ڕاهەیەەوە نەبۆ بڵێم نییە بەڵام من حەزم کردۆشتی ئیزافەتر بکەمە سەرەوە بۆیە 355 زاراوم بەکارهێناوە بۆیە ینی هەستم کرد چەند فەراغێک هەیە لە وینانەیە بە تایبەتی لە کێشە نێودەوڵەتیەکانە بە تایبەت بۆچی لە برۆی ئەم بەشە دوو توێژ ینی ئیسفادی زۆر زۆری لێکە بە تایبەت خوێندکارانی علوم سیاسە لەگەڵ ئەوانی کە عیلاقاتە خوێنن پەیوەندی گشتی و پەیوەندی نێودەوڵەتیەکانە خوێنن لە بروی من وام کردووە هەموو کێشە نێودەوڵەتیەکان هەموو ئەو گروپە چەکداری و گروپانی کە لەناو وڵاتانی هەمە جۆرەیە هەن بتوانم لەمەیەکم کۆی بکەمەوە ئەلبەتە من نەشم توانی و هەر هەمووی بەڵام توانی مە زۆرینەی ئەوەنی کە بەرچاوم کۆتووە سەروەت بەدەر لە ئەم سێبوارەی کە هەڵ بژاردووە باسی ئەوەت کە بۆ خۆشە لە نێو ڕاگەاندنا کارت کردو بێگومان شارەزایی لەوە هەیە کە کۆمەڵێک دەستەواژە هەیە لە نێو ڕاگەاندنا بەکارت ڕەنگە هەموو کەسێک نەزانێت دەم دەستەواژانە بۆچی بەکارێن و ماواتای چی ئەدەم بەدەستەوە هەوڵت نەداوە لە بواری ڕاگەاندنی شاکارکە یاخود ئەم بوارانە سوود بە بواری ڕاگەاندنیش ئەگەێنن؟ وەڵاهی خانم من لەبەرەوەی کە لە ڕاگەاندنا من لە بوارە سیاسیەکە ئیشم کردو وەکو نووسین باشە ئەوەی کە من پێم وتووەکو سەر نووسەر ئیشم کردو لە گۆڤارێکی سیاسیە بۆیە زیاتر من ئەوم کردو بۆ لە بری من بۆ خۆمە گەر وتاریش بنووسم وتاری سیاسیان نووسم وتاری کۆمەڵایەتی و ئەوانە کەمتر لەو بابەتانە بەڵام چەنەها مامۆستای زۆر بەڕێز و بەتوانە هەن چەنەها دکتۆری زۆر بەتوانە هەن چەنەها کۆلێج و مەحەد و پەیمانگای تایبەت هەیە بە بواری ڕاگەیاندە من پێم خۆشە ئەو بوارە لە بری ئەگەر من هەموویم بکردایەوە بەڕاستی ئەی
کاری ئەوانی تر بۆیە من پێم وابێ ئەوە لەوە چێت تایبەتمەند بێ بە بواری تر من ئەسڵەن پێم خۆشە بوو ئەگەر بەدەست خۆم وایە یان سیاسەکە یان ئابوووریەکەم یان بۆ یەکێک لەمانم زۆرتر دەوڵەمەندتر کردایە بۆی ئێستا بەم حەجمە دەچۆ نزیکەی 600 لاپەڕەیە لەبەر ئەم هۆکارەیە کە من لەم سێبوارە خۆمم تیا دۆزیوەوە یعنی بۆیە ئەڵێم خوێندکارانی بانک خوێندکارانی مەبەستم خوێندکارانی کۆلێجی بانکە یان ئەوانەی کە بڵین زانیاری و بانکی ژەیە پێم وابێ ژمێریاری ئابووری یاسایی زائیدان ڕامیاری و پەیوەندی نێودوڵەتەکان وەکو خوێندکار سوودی لێبین ئەنا هەموو ڕۆژنامە نووسێک من پێم وابێ ئەبێمە ئەمە بخوێنێتەوە نەکمە بەسمەم کتێبەیە خوێنەر زۆر زۆر کەمە ڕاستە فەرمی من ببوورە بە ئەمەش پێ بڵم بۆ نمونە هەتا ئێستا ڕاگەاندکار هەیە لە بواری یاسایە غەڵەتەکە یعنی بۆ نەکیشتا کێشەکە یەکلایی نەبووەوە ئەم بۆ بە محقق کە ئیشی محقق جارێ سەرەتاییترین شتە ینی ئەبێت تحقیقەکە بیدایەت ئەنی وایە لە یەکسەر هینەکات ئەڵێ ئەی چۆن حکم نەدراوە ئەی چۆن ئەعدام نەکراوی شتایی تۆ ئەبلێ کۆڵینەوە هەیە سەرەتاکان بۆ ئەمەیەکی جانیان تاسی وایە تۆمەتبار و تاوانبار لە یەک جاناکاتەوە کە ئەمە بەڕاستیم دەستەواژانە غەڵەتە بۆ ئیعلامی ئەگەر نەزانێ ینی بۆچی لە بروی تۆمەتباری شتای تاوانەکەی بەسەر ساغ نەبووتەوە تۆ یەکسەر شتێکە بێ ئەڵی تاوانبار فلان ئەمە غەڵەتە ینی کاڵم غەڵەتەمە بەسم ئەگەری ئەعلامێکی شارەزای یاسانە بێ ئەگەر تەنانەت هەر چەمکەکان بناسێتەوە بۆ نمونە عفوی خاصکا بە عفوی عامێ بەڕاستی ئەمە یاسایی جووی لێبێ جاریتر مزداقێتی ئەم دەستگایە کەمتر ئەبێتەوە ینی ئەلبەتە بۆ بەشەکانی ڕامیاری ژوایە بۆ نێساگەر کابرا نەزانە دیماگۆجی چیە و بۆ نەزانێ پرۆستۆریکایانی چی بۆ تۆ بێ زەحمەت ئەی لە زیاتر بۆ بێژەرە بەڕێزەکانیش کەوان بێژەری سیاسی بێژەری ئابووری بێژەریشتر ڕاگەیاندکارێک ئەی چۆن تۆ بۆنە کابرا و تارێک گەنووسێ بۆ ئەگەر بڵێم سوودەکانیشە مەیشێک لە سوودەکانێتی تۆ دەستەواژەیەکی زۆر ئەتوانی چەندی ڕێکتۆ بە یەک کەلیمەتوانی تۆ نەجات بێ لەوەی یانێگە بتوێ کورت و پوخت بنووسی ئەتوانی بە دوو وشە یەک کۆمەڵ لاپەڕەت بوو لایەنی کەم لاپەڕێکت بۆ بگەڕێتەوە یعنی وا هەیە چەندین شتەڵێ هیچتا هیچی دەستی پێ نەکردووە ئەتوانی بە یەک گوشە تۆ ئەوە مەبەستەکەت بگەێنی بۆنە تۆ ببوورە ینی هەندێک ئەگەر بۆنە لایەنی معارەزە بڵێ ئەم حکم بەنمونە بڵم هەر معارەزەیەکی هەر دنیا بێ ئێتوانێت باسی ئەوە بکە کە ئەم کەسە دیماگۆچ کراوە ئەمە دیماگۆژ یانی ینی هەڵخەڵەتاندن ینی بۆ نمونە هەر بابەتێک لەو بابەتانە یان ئەگەر کابرا نەزانێ ماتریالیزم یعنی چی ماتریالیزم خۆڕێ هەر یەکدانە نیە ماتریالیزمی مێژووی ماتریالیزمی دیالکتی ماتریا ئەیکە تۆ شارەزایی لەمەیانە بێ نازانێت کاک سەروەت هیچ دەستەواژەیەک هەیە کە پێشتر ئاماژەی پێ نەکرابێت و لە کاتی ڕیسێرچەکانتە لە کاتی گەڕانەکانتە بۆ دەرکەوتوێت و لە نێو فەرهەنگەکەدا بەڵێ من بە تایبەتی لە بەشی یاساییەکەیە سیاسیەکەیە ئەوە هیچ وتم وەکو ئەم کتێبە بەشە یاسایەکەی تازەیە بە نیسبەت کتێبخانەوە نەکە لە بری لە کتێبی ترا هەیە من ئەڵم کۆم کردەوە ئامادەم کردەوە بەڵام لە بەشی سیاسیەکەی من ئەمانە مەتوانم بڵێم بۆ نمونە ئەمازیخەکانی لیبیا من هێناوە باسم کردووە لە چەند سەرچاوەیەکەوە بۆ نەبزوتنەوەی دژ بە ئیسلامی کە پیگیدایە لە ئەڵمانیا شەبابی مجاهدینی سۆماڵ حوسیەکان بیابانی سینە بۆنەبەری پۆلیساریۆ لە مەغریب زوتنەوەی فارێک لە کۆلۆمبیا جوڵانەوەی ڕیب لە مەغریب بۆنە ڕوانگەکانی بۆن و ئاپڵەنگەکانی تامیل بۆنە کاخ بزوتنەوەی کاغ لە ئیسرائیل جگە لە دەستگا هەواڵگیریەکان و جگە لە کێشەکانی وەکو بۆنە قوبڕ و سوبانی تبت و بۆنە کێشەی کشمیر و زۆری تر لەوە چە من دەتوانم هەر ئێستا لە لێرەیە هەر ئەوە نەبڵێم ئەوە زۆری ترم لەم کتێبەیە باس کردەوە بڵێ کاتە بازیاتر باس لا گرنگی ئەم فەرهەنگە بکەین یاخودم دەستەواژانە بڵێ من وتم یەکەمیان ئەتوانین وا بڵین کە کاتێک دەستەواژەیە بەکارەهێنی کەواتە توانی ئەگەر بۆ نووسەر بێ کەواتە تۆ چەندێڕێکی زۆر بە چەنووشەیەک تۆ نەجاتە بێ ئەمە یەک دوو زۆر گرنگە خوێنەریان بینەرکە کاتی سەری تەلەڤیزیۆنەکە بەڕاستی زۆر گرنگە بزانێت لە موزیعەکەی تێبگە لەو کەسە تێبگەیان لە بوون لە کۆڕێکای لە سیمینارێکای دانیشتۆ بە دیارتەوە بڵێ ئەجا بەڕاستی خەڵک ئەبێ ئاسی و شیاری خۆی بەرزکاتەوە بگاتە ئەو لە بری کابرای مساقف خۆ نایەتە دابەزێت لە ئەو بۆن ئەنی ئەبێ خەڵک هەوڵی ئەوە با لەم دەستەواژانە تێبکە لە بری زۆر کات جۆمان لەوە بووە کە بەڕاستی فڵان کەس هەر نازانین ئەڵێکی ئەمە نازای ئەڵێکی ئەمە تاوانی ئەو نییە وانە ئەوە چییە و ئەو وشە قورسانە بەکار ئەوە تاوانی ئەو نییە و تاوانی ئەو کەسەیە خوێنەرەیان ئەو کەسەیە کە دانیشتووە لەو بە دیار بەرنامەکەەوە یان بە دیارارینێ
ئەوە نازانێ بەڕاستی ئەم وشانە یعنی چی کەواتە بێ خەڵک ئاستی خۆی بەرزکاتەوە بگاتە ئەو ئاستی کە لەم شتانە تێ بکات. بەتایبەت لەم سەردەمەدا کە خوێنەرمان زۆر کەمە بەداخەوە. بەڵێ دوای من باسیەوە بەتایبەت دەکەم لە بڕی خۆم معاناتم هەیە من یەک دنیا مەصرفم کرۆ کاتێک گەشتە شوێنێ گەڵی ئەمەوە سێرەکەی نەک هەل لەمە من کتێبم بڕات بێ کتێبی پێشەمە دیوانێکمە بوو لە خەیاڵ دەچیت کە دوو بەڕێز یەکێک لەوانە مامۆستا بێستون عارف کە مامۆستای زانکۆی و یەکێک لە مامۆستا هەرە باشەکانە ئەو پێداچنەوەی بۆ کردو بۆ نەمیچێک لەوانە مامۆستا محەممەد کردو پێداچنەوەی بۆ کردو خوێندویانەتەوە پێشەکییان بۆ نووسیوە بەبستم کاک مامۆستا بێستون یعنی بردوومە بۆ لای خەڵک بڕات بێ من ینی لەگەڵ ڕێزمە نرخی شێونیان من بە هەدیامە بە خەڵک ینی مەبەستم وەکۆکو خوێنەرە بەڵام ئەگەر من بڵێم گرنگیشی تری چییە لە ئێستا سەردەمی سورعەتە یعنی ئێمە وازانین بەس تەکنەلۆجییانی ئەتوانێت تۆ سێرچێ بکەیتەوە بکەی بەڵام زۆر کەسێ زمانی باش نییە باشە تۆ کتێبێکی وای بۆکی 150 چاوتیا بەکارێنێ هەرجۆ کتێبیەوێ لە سێرێکی پێرستەکەکە ئەو شتێک کە بیەوێ بۆنە ڕێگەتوانێ بۆ نێسە محکەمەی ڕواندا ڕێگەڕاتە سەرمە بۆ نمونە باسەکەم یان محکەمەی ئیداریان محکەمەی جیناییان هەر شتێک مەبەستم لەوانە یان تەوقیف چییە بۆ نمونە تەوقیفی متتەهم چییە ئاوایە سێریەکات و ئەتوانێت دەستی باتێ و هەم بە کوردیەکە هەم بە ئینگلیزیەکان بە عەرەبیەکەش ئەتوانێت دەستی ئەمەیانێمەیەکێکە لە گرنجەکان دووەم من پێم وابێت لەمەیە هەوڵم ماوە ئەگەر شتێکی زۆر بچووکیش بێت لە کتێبخانەی کوردی هەوڵ بم شتێکی بچووکیش بێ ناڵم زۆرم کردووە شتێکی بچووکیش بێ من بێگومانم خزمەتێکی زۆر باشەکات و جێگەیەکی زۆر باشی خۆشی سێهم عەفوم کە ئەگەر بڕین سوودێکی تری بڵێم بەڕاستی ئەوەیە کە ئەمە من وەکو خوێندکارێک با ئەوە بڵێم من وەکو خوێندکارێک ئەتوانرێ هاندانی هاوڕێ پۆلەکانی تریشم بێت بووی ئەوانش بتوانم بەرهەمیان هەبێت لە کاتی خوێندنە من سەرباری ئەوەی کە 4 ساڵە خوێندنم کرد و ئەخر ساڵی تەنها بۆ شەهادەکە نەچێت تەنها بۆ شەهادە نەبێت ڕەحمەتە لێبێ یان تەنها ئەوە نەبێت کە تۆ هایتە دەرەوە لە جامعی تۆ خوێنەوار نەمێنی لەبەرەوەی بەڕاستی ئێمە پێویستمان بە خەڵکی خوێنەوارێ بە تایبەتی پێم وابێ میلەت نییە بەقەدەر ئێمە پێویستی بە خەڵکی خوێنەوار و هۆشیار نەبێت بۆچی لەبەرەوەی بە تایبەتی من حەزەکەم باسیەوە بکەم لە ئێستاە لە جیهانە زۆر باسیەوە کرێ یەخەسپیەکان چێن یەخەسپیەکان ئەوان کە کەمتر ماندوو ئەبن یعنی بۆ نەجاران مارکزەوی و پرۆلیتاریا کێشەی هەیە لەگەڵ سەرمایهدار ئەم پرۆلیتاریانەوە بەسم چینی کرێکارە ئەمان کەی هاتنە سەردەسەڵاتە وەختە خۆشگوزەرانی بۆ کۆمەلگا دروستە بێ یان ئەمانن ئەتوانن گۆڕانکاری دروستکەن بەڵام ئەم یەخش ئەوان کە لێرە پێوترێت چینی ناوەندی نوێ کەم یەخەسپیەکانن ئەڵێ کاتێک لە دایکە بن پرۆسی دیموکراسی هەیە خۆشگوزەرانی هەیە کۆمپانیاکان لەسەر سکەن هەموو شتێک هەیە ئەمانن ئەتوانن بیرکەنەوە باشتر نەخوانە خواستە لە بروی ینی من باسی تەبقەکان ناکەم من باسی بینەکەکەم کەوایڵمی زواڵێ لە ساڵی 1960ەکانەوە بەتایبەت ئەمە بۆ لەبری لە سەردەمی لیبرالیە ئەگەر دیقەت بین بەسم لە دوای لیبرالیزم بەتایبەتی لیبرالیزمین و ئێستا ئەبینی ئەم ئاڵ و گۆڕ کۆمەڵایەتیانە بۆ یەخەسپیانە زیاترەکرێ ینی بالفعلەوەی کەوایڵمیسکەواڵە تەواوە بۆچی لەبەرەوەی ئەگەر یەخەسپیەکان کەمتر مانوە بن کەواتە توانای بیرکردنەوەیان زیاترە ئێکیە کەواتە منم تۆی خوێندکارانە بۆ نمونە ئەوەیە کە لە دائیرەکانە ئەوەیە کە چینی وەکو ئێمەیە وەسەتن لە ژیانیانە وەزائیدەن ئەوەی کە لە خواریشەوەیە هاندەر و پشتیوان ئەبێ لەگەڵ ئەو بیرۆکانی کەیەتی بتوانێت ئاڕاستەکانی کۆمەلگا بگۆڕێ ئێمە کێشەمان لەوەیە کە ناتوانین ئاڕاستی کۆمەلگا بگۆڕین وەیەکێکیش لە گرفتە هەرە سەرەکیەکان کە ئەوەیە کە من بۆ خۆشم زۆر جارە ماڵێم مسەقەفی ئەمە هەندێک جار ئەمەندە زمانەکەی قورسە ناتوانێت کێشەکە بڕاتە ناو خەڵکەوە بۆیە ئەمە هەندێک جارێت تۆ سیمیناری کۆڕی گەورە ئەکرێت لە ناو شوێنی گەورەیە تۆ چۆن ئەمە عەفو تۆ چۆن ئەمە تەرجمەکەی ئەیکەیتە ناو کایەکانی کۆمەلگاوە بۆ ئەوەی کە تۆ لەم ئوتێلە پێنجە سەری بێتە دەرەوە یان ێزانی وەکو چی وایە وەکو وایە کۆنفرانسێکەکرێ بۆ ئەوەی کە چەکەڵگرتن قەدەغە بێ ئێتۆل بۆنە لە ئوتێلێکی پێنجە سێرەیە خۆ کەسچی پێ نییە لەوەی کاچێ بێت تۆ ئەبێت چۆن تەرجمەیەکی ئەوەی دەرەوە نایێت تۆ ئەنێ مارەوە نییە تۆ لە ئەعلامەوە باسی بکەیت ئەمە ئەرکە ئەمە ئەرکێکە کەیتە دەرەوە بێت تۆ بنووسی ئەبێت تۆ بخوێنیتەوە ئەبێ سیمینار بکەیت ئەبێ کۆڕ بکەیت ئەمە بێ بێ بە ئەرکی هاوبەش و خەمی هاوبەش بەس کێشەکەی ئێمە لە شتێکە خەمی هاوبەش ئێمە بەس بۆ بەنان
ئەویش ناحەقمان نییە موچە دواکەوێ ئەوە دواکەوێ بۆیە بەڕاستی بۆیە ئەمەش بەمەی کە باسەکرێ ئەم یەخە سپیانە لەگەڵ یەخە شینەکان ئەتوانن هەردووچیان یەکگرتێکی باشیان هەبێ بۆی بتوانن ئاڕاستەکانی کۆمەلگا بگۆڕن. ئێستا پێما بەتۆر بە ئەم کتێبەوە بوو بە یەخەشینەکان ماندوو بووی واللهی من لە بەرەوەی دڵنیام لە کۆکردنەوەی ئەم دەستەواژانەیە زۆر ماندوو بووی. بەڵێ من ساڵێک 5 مانگ پێوی هیلاک بەڕاستی ئەوە ماندووبوونێکی زۆرە کاتە بە باسی و ئەستەنگانە بکەین کە لە کاتی کۆکردنەوەی ئەم دەستەواژانەیە لە ئەم فەرهەنگایە چی بوون کە هاتە سەر ڕێگەیتەوە؟ وەڵا یەکێک لەوە کۆکردنەوەی سەرچاوەیە بەڕاستی بۆ خۆم لە بەرۆی هەندێک لەو سەرچاوانەی کە بەکارم ینی ئەمیز بەکاری بێنم کە کاتێک ئەڕۆی تۆ کتێبێکی 200 لاپەڕی لە بەردەستایە نەخە 300 لاپەڕی نەخە 100 لاپەڕی مەبەسم هەر یەکێکدانی مەبەسم حەجمینەکە نییە تۆ ئەگەڕی بە دوایە جاری وا هەیە 1 لاپەڕە کەڵکی توی جاری وا هەیە چەندێ ڕێگلا ئەمە بەڕاستی ماندووبوونێکی زۆرە بە تایبەت بۆ ئەوەی کە 154 سەرچاو بەکاربێنی عەزیەت و ماندووبوونێکی زۆر ئەبینی بەڵام لە هەمان کاتاکە تۆ ئەرزانی کە ماندوو بوویت ینی کە یەکیشتر ئەزانێت تۆ ئەمەندە سەرچاوت بەکارهێناوە بۆ ئەوەی 1 لاپەڕ لەسەر هەر یەکێک لەو زاراوانە بەکارێنی ئەمە زۆر ینی هەست بە مرتاحێکی زۆرەکە لەگەڵەوەی کە ماندوو بوونە. ئاستەنگێکی تری بەڕاستی کێشەی خۆم یان ئەو بڵین ئێکی چۆکو من باسی خۆم کەم ئەبینی من زمانە ئینگلیزیم باش نییە. ئەلبەتە بۆ سەرچاوی ئینگلیزی ئەبێ پەنابەری بۆ خەڵکانی شارەزا بتر لە مامۆستای زانکۆیە بۆ نمونە من هاوڕێکی دکتۆرمێلەوە چی ئەو هاوکاری کرد بێتم بۆ نەیەکێکی وەکو دکتۆرێکی بەڕێزمان ئینگلیز بۆچی لە بری ئەم میستومە لە سایتە معتەریفەکانی وەکو نەتەوەیەگرتوەکان وەکو ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی وەکو ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی لە سایتەکە خۆی و معلوماتەکە بێنم ئێکە لەوێ هێنات پێشم خۆشەوە بە زمانی ئینگلیزی ئەمەشم دەستکرد یان هەندێک بابەتی تر هەبووە کە بەڕاستی ئەوان بۆ هەندێک بتوێتی ئەم زاراوەیە شتێکی زۆر باشە گرت ئەوە بێیان بۆ منە لە هەر کێشێکی نێودەوڵەتی یا سێرچێکیان بۆ کردووە بۆنم ئەمە گرفت بۆم یا کۆمەڵک دەستەواژە هەیە ڕەنگە هەرمانە کوردیەکەی نەبێت یان وشێکمان هەیە نەتوانێت ینی هەر بە ئینگلیزی بەکارهێنیت بەڵام سێرەکی ناتوانانی بە کوردی جێگرەوەیەکی نییە بەکاری ئەوە ژێکێکت بڵێ لە ڕووی زمانەوانیە بڵێ من ناڵم ئەوانە هەمووی ئەوە بۆ دواتر بۆ خۆشم بەڕاستی وەکو خوێندکارێک تۆ بخوێنیت و لەلایەکەوە هەوڵی ئەوایلی بیت و بە ئەوایلی 4 ساڵت هێنابێت و لەلایەکی ترەوە دوو کتێب لە ماوەی ئەوەیە بکەیت ینی بەڕاستی بۆ من زۆر زۆر سپاس ینی ئەگەروانە بۆە لەوە چە من بمتوانێت بۆنە ئەگەر لە مەرحەلەیەکە شەشەم بوو بێتم لەوە لە مەرحەلەیەکە بمتوانێت سێهم بم ینی بۆن ئەمە مەژێکێکە لە گرفتەکان ینی لەبەرەوەی خوێندن هەموو کەسە زانێ زەحمەتە و بە تایبەتی بۆ کەسی جدیش ئەمەیەک بوو لە گرفتە گرفتێکترم بەڕاستی نایشارمەوە پێشم شەرم نییە ماڵێم کتێب هیوادارم بە هیوانی هیوام وایە هەموو کۆمپانیاکان هەموو ئەو خەڵکانی بززمانن هەموو ئەوانی کە مەعیشەتیان باشە هاوکاری هەر کەسێک هەر بەڕێزێ بکەن کە ئەگەر قەڵەم بەدەسە ئەگەر خاوەنی هەر فکرێکە بتوانێت کتێبێک چاپکە لە هەر بوارێکە مەبەستم طبعاً شتی مەشروعە باشە هەر بوارێک بە مەشروعەکەی باسەکەم هەر بوارێکە لەم سەریچە بۆ ئەو سەری ڕاست کەسەکە جوێنێنرێکی گرنگەوەی چی پێ ئەو کەسە لە بڕی زۆر جار لای ئێمە ڕقت لە کەسێکە بێ تۆ جارێ بۆ ڕقە لێ تۆ شتەکەی لێ وەرگرە بزانم کەسە ئاستی مستەوە معریفی چیە اینجا دوای تۆ کۆمنت بە لەسەر بڵێ ئەمان یەکەم جار لەسەر کەسایەتێکە اینجالە نەخێر هەموو کەزاڵێ بابزانم ئەم کەسە چی پێ دواتر تۆ شتی شخصی هەموو ئینسانە بۆ خۆی تۆ معریفەی کە پێێتی بۆ خەڵک وەکو ئەواڵێ بەڕاستی ئەگەر کۆمپانیاکان هاوکار بن پشتیوان بن بۆ ئەوەی بتوانن کتێبی ئەو خەڵکانی کە نووسەر و خاوەن فکر و یان هەر بابەتێک لەو بابەتانانە خزمەتێ بکەن بەڕاستی دەستیان بگرن من یەکێک لە گرفتەکان سەروەتکەواتە لە بەرەوەی کە کاتمان کەمان زۆر کاتمان کەماوە پێم خۆشە باسی ئەو گرفتانە بکەم کە لە کاتی چاپکردنی کتێبەکە لە کاتی تایپکردنە هاتۆتە سەر ڕێگەت لەکوێ چاپت کردووە ئەرکی تایپکردنەکەی کێ گرتوێتی ئەستەوە لەگەڵ ئەوەشە کێ سپۆنسەری کردویت بەڵێ من بە سوپاس یەکسەر تێکەڵی پرسیارەکەی تو یەکەم من سێ کۆمپانیای بەڕێز هاوکاریان کردوم کە هیچ هەر نەگەشتۆتە پاری چاپکردنەکەی بە حەقیڵم بەڵام من پاری خۆشم خستۆتە سەر و بە سوپاسەوە کۆمپانیەکانی خێرا هاوس کۆمپانیای شێرکۆ کەمال کۆمپانیاکەی بەڕاستی وەکو خۆی بێڵێمنەوە عاجز بن لێم لە بەرۆی زۆر هاوکاری و سوپاسیشیانەکەم کۆمپانیای
بیزەرتریت ئەمانە هاوکار و پشتیوانم بوون و بەڕاستی ئێستا باسی ئەو ئاستەنگەشم کە هیچێک لەو گرفتانە کە ئەڕووی بۆ کۆمپانیای داوای پارەی لێکی وازانێ بۆ خۆتە کە ئەتەوێ بەرهەمێکی وا دەبێ یعنی ئەڵی کاکە خۆت لەگەڵ چاپخانەکە قسە بکە ینی من ئەوەندە ینی ئامادە نییە بەرحەڵ ئەوەیە بەڵام سوپاسیانەکەمەوان وە لە هەمان کاتە زۆ سوپاسی دەستگای ئایدیاکەم لەبری بەڕاستی دەستگای ئایدیا هاوکار و پشتیوانە بوون هەم ئەوان توانیویانە پێداچوونەوە بۆ کۆی ئەمە بکەن یان وەکو لە ڕیپیتچنەوە سوپاس بۆ کاکارە بۆ بەڕاستی وەکو دیزایانی بەرگ و دیزاینەوە دەستگای ئایدیا بۆ کورم سوپاسی بۆ کاگەنوەر و بۆ هەموو هەواڵانە ئارام و برادرانی تری دیزاین بەڕاستی ئەوان زۆر هاوکاریان لەوەیە اینجا دوایش لە تەهران چاپ کراوە ینیۆش ئاستەنگەکەشی ئەوەیە بەڕاستی ئەگەر لێرە چاپخانەیەکی باشتر بتوانێت ئەو کوالیتیانە بێنێ ئێمە ناتوانین ئەو پارانە کەمتر بەرێبەوە بەڕاستیشیش لەوەیە کە تۆزێک تێچوونی ئەوێ هەرزانترە پێم وایە ئەوش بە حکمی ئەو پێمان خۆش بوو زیاتر باس لەوە بکەین بەڵام بەداوای لێبوردنەوە کە کاتمان تەواو بوو زۆر سپاس بۆ کاک سەروەت کام ئێوارە میوانداری ئەمە کۆڵکە هیوای سەرکەوتن بۆ خوازیین پێمان خۆش و باسی پرۆژەی داهاتووشی بکەین بەڵام کاتمان نەما و هیواداریم بۆ پرۆژەی داهاتوو دووبارە لێرە بتبینینەوە زۆر سپاس زۆر سپاس ئینشەڵڵا کتێبێکی ترمە بێت و ئینشەڵڵا دووبارە بەخێر بێ و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی ڕووبیە لە گەڕێکی ئاشتی سەر و مەکتەبی گەشە هەتاکوی ئەوارێکی دیکە ئاسوودە بن.